ئەگەر بتوای من باس لە مێژوو بکەیمەن ئەوەی پێویستە ئیمڕۆ لە ناوی کۆڵانە پیاسەیەک بکەیمەن. پاشا کۆپی یەکیگە لە کۆنتترین گەڕەکەکان لە ناو خانەقین. خاوەن چەند کۆڵانی فرە جوانی مێژوویە لەی شارە. کەنیسەی خانەقین یەکیگە لە گرنگترین شوێنەوارە ئاینی و مێژوگانە مەسیحەکان کە مێژوگەرا ساڵی 1950 سینەمای هندی لە ناو پاشا کۆپری بیە کە مێژوگەرا ساڵی 1939 پاشا کۆپری خاوەن چەندین کەسایەتی ناوداری مێژوویە لە شاری خانەقین. ڕۆژی ئەمڕۆ پاشا کۆپری یەکیگە لە گرنگترین شوێنەوارەکان لە ناو شاری خانەقین. وەڕای وە کام گەڕێک باس لە گوزارش و ناسنامەی خانەقین کات لە کۆمنتەرامان دابنەنەی.